چەندین کیلۆمەتریان بڕیوە بۆ ئەوەی بە نمایشکردنی بەرهەمی ئەم ساڵی خورمای ناوچەکانیان بەشداری بکەن لە فستیڤاڵی خورما لە کەرکووک. ئەمانە جوتیارانی ناوچەکانی خوارووی عێراقن بۆ دروستکردنی بازاڕ و ناساندنی خورمای ناوچەکانیان جۆرەها خورمایان نمایش کردووە. خواستی کڕین لەسەریان زۆرە. پێیان وایە کەرکووک ناوەندێکی بازرگانی گرنگە بۆ ساختکردنەوەی بەرهەمی خورما. الموسم الثاني مهرجان مال تمور وەرزی دووەمە ئەم فستیڤاڵە لە کەرکووک ئەنجام بدرێت. ئەمانە خورمای پارێزگای دیالەن بە جۆرەها خورما بەشداری فستیڤاڵەکەین. بەڕاستی نرخەکانیان زۆر ئەرزانە و خواستی کڕینیش لەسەریان زۆرە. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئاوەردانەوەی حکومەتە لەم بەرهەمە جوانە کە تەواو خۆماڵیە. أنواع التمور موجود خير من الله. حەزمان کرد هەموو ساڵێ لەگەڵ سمایلاندا لە هەنارەکەیە و لە خوڕماکەیە بۆ خۆمان بەشدارە بن لێرە. پێمان خۆشە زۆر ئیشی باشە الحەمد و شکر خوایە کە ئێمەش بۆ خۆمانیشە خۆمان دیاریەکەن لەبەر خەڵک بمان ناسێتێشە و خۆمان خواردنی دروستەکەم خۆم بەس خۆمش بە تایبەت ئەکسوالاتش هەمە یعنی بە شۆنیەتر تایبەتە بەس خۆمان بەشدارە بن بۆ خۆمان دیاریەکەن و بۆ خۆشیەشە و گەرە خەڵکش بتناسێتەوە لێرە تشتە فرۆشی. فستیڤاڵ دایمە شوێنی هەرزان فرۆشتنە بە عامیانی شتێکە لە فستیڤاڵ دەستەکەوێت لە بازار هەرزانترە. دوای ئەوە فستیڤاڵەکەیش فستیڤاڵی خورمایە بەڵام ئێمە بە هەنگوین و ڕووبەهنار و لە ڕۆژەڵات هاتوین لە هەورامانی و بەرەوە دایمە لە هەموو فستیڤاڵەکانیش بەشداریەکەین. سپاس بەخوا فستیڤاڵەکان باشترە وەکو چۆن خەڵکەکە پیان خۆشە بێن لێرە هەم سەفرەیەکەن سیاحەیەکەن جەوێکیشە گۆڕن و بازاڕی خۆیشانەکەن ئەگەر شتێکیشان پێویستە لێرە هەرزان دەسەنێت. ئەمە دووەمین ساڵە فستیڤاڵی خورما لە کەرکووک ڕێک بخرێت بەڵام بەشداری جوتیاران و خستنەڕووی خورما لە فستیڤاڵی ئەم ساڵدا زیاتر دەبینرێت. نرخی کیلۆیەک خورما لە 2000 بۆ 4000 دینارە. جگە لە خستنەڕووی خورما هەر لە فستیڤاڵەکەدا هەلیکار ڕەخساوە خاوەنکاری تایبەت لە ژنان و پیاوان بەرهەمی کوردەواری خۆماڵی ناوچێ هەورامان و چێشتی جۆرا و جۆری کوردەواری و کاری دەستی ژنان لە فستیڤاڵەکەدا بەشدارن. بەڕاستی فستیڤاڵ لەم جۆرانە کە خورما بێ یاخود لە شارەکانی تر هەنارێکێتەوە پێما بێت 1-2 ڕۆژ پێشدا لە هەنجیر کراوەوە لە تەختەق. ئەم فستیڤاڵانە دەورێکی زۆر ئەساسیە خاڵێکی زۆر گرنگە بۆ زیندوکردنەوەی بەرهەمی خۆماڵی ناوخۆی عێراق و کوردستانیش و ئاشناکردنی ئەم فستیڤاڵە ئەم بەرهەمانە لەم فستیڤاڵە بەو خەڵکە سوودێکی زۆری هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی عێراق یاخود شاری کەرکووک زانیاریان هەبێ کە چەند بەرهەمەکانی ناوخۆ تاموچێژێکی تایبەتی هەیە. بەنسبەتی ئەم فستیڤاڵانەی کەوا لە کەرکووکەکەیە کەرکووک پێویستی بەشتی وایە یعنی ئێستا هەندێک خەڵک هەیە بۆ شوێنی دوور بۆ خورما ئەڕوات دەستی ناکەوێت. ئێستا ئەم فستیڤاڵانی کەوا کراوە جۆرەها جۆر خورمای لێ و ساغیان کردوتەوە و بۆ ئەوەش کراوە ئەم فستیڤاڵە بۆی کەوا شوێنەکەیان بناسن. جگە لە گەرم و گوڕی کڕین و فرۆشتن لەم فستیڤاڵە هاوکات بۆتە شوێنی کۆکەرەوەی خێزانی پێکاتە جیاجیەکانی کەرکووکیش کە بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ فستیڤاڵەکە بەردەوام ببێت.